سڵاو بەخێربێن بۆ گەڕەکی چاڵ. ئێرە یەکێکە لە مەترسیدارترین گەڕەکەکانی ئیستانبول کە لەلایەن خێزانی کۆچۆڤالیەوە سەرکردایەتی دەکرێت. خەڵکی گەڕەک ڕێز لەو خێزانە دەگرن و بە گەورەی گەڕەک دایان دەنێن و لە ژێریاسای ئەوان ژیان دەکەن. بەڵام کاتێک کەسێک دێت و دەیەوێت دژی ئەوان کار بکات، زنجیرە ڕووداوێکی ئاڵۆزی یەک بە دوای یەک ڕوودەدەن. با دەست پێ بکەین بە ڕێکابکردنی زنجیرەی چاڵ. پیاوێک دەبینین کە ڕادەکات و کەسانێک بە دوای کەوتن تا دەگاتە سەربانێک و لەوێ چەند کەسێک دەبینێت. سەرەتا چەکی لێبەرز دەکەنەوە، بەڵام کە هێماکەی دەستی دەبینن دەزانن ئەویش کوڕی گەڕەکەکەیە. ئەو هێمایە هێمای گەڕەکی چاڵە، بەوە دەردەکەوێت کە خەڵکی گەڕەک لە هەموو بارودۆخێک پارێزگاری لێکتر دەکەن تا مردن. ئیدریس دەبینین، پیاوێکی بەتەمەنە خەریکی بەقاڵیە. ئافرەتێک دێتە لای و مامەڵی کیلوێک پرتەقاڵی لەگەڵ دەکات، بۆڵە بۆڵی تۆزێک لەسەر دەکات، دەڵێ گرانە و ئەوانە. ئیدی مامەڵی ژنان هەروایە. ئیدریس دەڵێت دەی بەوەندە بی بە کێشە نییە، خەریکی هەڵبژاردنی پرتەقاڵەکانە. کاتێک کچێکی گەنجی ڕۆژنامەنووس دێت و سڵاوی لێ دەکات. ئیدریس کە دەبینێت واقی وڕ دەمێنێت و زەرفە پرتەقاڵەکەی لە دەست دەکەوێت. ئافرەتەکە بەڕێ دەکات، داوا لێبوردن لە کچەکە دەکات و پێی دەڵێت شێوەت زۆر لە کەسێک دەچوو. ئەوەی بیرهێنامەوە دەزانێت بۆ پرسیار و زانیاری وەرگرتن هاتووە. پێی دەڵێت ڕازیە، بەڵام بەمەرجێک تەنها ئەو پرسیارانە وەڵام دەداتەوە کە خۆی دەیەوێت. کچەی ڕۆژنامەنووسیش ڕازی دەبێت. دەست دەکەن بە پرسیار. کچەکە لی دەپرسێت چ کارێک دەکەیت؟ ئەویش دەڵێت بەقاڵی لێرە میوە دەفرۆشین تا ئێوارە و دواتریش ئەوەی مایەوە دەیدەین بە خەڵکی هەژار. پرسیاری کوڕەکانی لێ دەکات. پێی دەڵێت چەند کوڕت هەیە؟ جومالی کوڕی گەورەیەتی و ئێستا لە زیندانە. دوای ئەو قارەمان دێت کە ئەو کارەکانی بۆ ڕادەپەڕێنێت. اینجا قارەمان دەبینین کە قوربەسەرێکی گرتووە و ئەشکەنجەی دەدات. دوای ئەویش سەلیب دێت. ئەویش وەکو باوکی لەسەر ئارەبانی میوە دانیشتووە، بەس بە پێچەوانەی باوکی تااقەتی مامەڵی موشتری نییە و هەموو کات دەڵێت ئەوەی ئیشی ئێمە نییە. کسەکە دەپرسێت ئەی کوڕێکی تریشت نییە؟ دەچینە لای قارەمان، دەبینین کە دوای تەمبێکردنی ئەو داماوە پێی دەڵێت پیاو بوو جارێکی دیکە ئیشی وا دووبارە نەکەیتەوە. قارەمان دەڵێت دەچمە یاریگاکە. ئەو پیاوی لی دراوە یەکسەر تەلەفۆن بۆ کەسێک دەکات و دەڵێت قارەمان دەچێتە یاریگاکەی بەتەنها. آخر 5 دقە نابێت تەمبەیان کردیت، بڵێ بۆ پیاو نابیت. وەلحاڵ دەچینەوە لای ئیدریس و لەگەڵ کسە ڕۆژنامەنووسەکە پیاسە دەکات بەناو گەڕەکدا. خەڵکی گەڕەک هەموو سڵاوی لێ دەکەن و ڕێزی لێ دەگرن. دیارەکە هەمووان وەک گەورەی گەڕەک دەیبینن. کچەکە پرسیاری لێ دەکات کە دەزانێت ئەو خاوەن سەرمایەکی زۆرە و چی وای کردووە لەو گەڕەکە بژێت. ئیدریس وەڵامی دەداتەوە و دەڵێت باوکم فێری کردم کە ڕێز و خۆشەویستی خەڵک لە پارە گرنگترە. کاتێک پێویست بە یارمەتیە خەڵک بەهاناتەوە دێت نەک پارە. لە یاریگاکە دەبینیت قارەمان کەسێک دەبینێت و دیارە حەز بە چارەی ناکات. ئەو کەسە سعدەدینە، بازرگانێکی مادەی هۆشبەرە کە دەیەوێت مادە بێنێتە ناو گەڕەکەکە. بەڵام لەو گەڕەکە فرۆشتنی مادەی هۆشبەر قەدەقی کراوە لەلایەن خێزانی کۆچۆڤالی. قارەمان پێی دەڵێت کە خۆشحاڵ نین بەوەی هاتوویتە گەڕەکەکەوە. کچە ڕۆژنامەنووسەکە پرسیار لە ئیدریس دەکات کە بۆچی کاتێک کێشەیەک دروست دەبێت پۆلیس تەداخل ناکات. ئیدریس بێدەنگ دەبێت و بەوەش کچەکە تێدەگات کە نایەوێت وەڵام بداتەوە. ئیدریس بە بەقاڵەکان دەڵێت بەسە تەواو ڕزقی ئەمڕۆتان وەرگرت. ئیدی خەڵکە هەژارەکە ئەوەی ماوەتەوە بۆ خۆیان دەبە. قارەمان و سعدەدین بەیەکەوە قسە دەکەن. سعد دەڵێت کە دەیەوێت کۆگای ئەوان بەکاربێنن بۆ ئەوەی کاری تێدا بکات و دەڵێت کە قسە لەگەڵ ئیدریس بکات و ڕازی بکات. قارەمانیش دەڵێت باشە، قسەی لەگەڵ دەکەم. پیاوێکی گەڕەک کە ئۆتیزمی هەیە بە ناوی ئەلیچۆ دەبینێت کە قارەمان و سعدەدین بەیەکەوە بوون. ئیدریس لەگەڵ شۆفێرەکەی ئیسا دەیانەوێت کچە ڕۆژنامەنووسەکە بگەێنەوە ماڵەوە. لە ڕێگا ئۆتۆمبیلێک لە سەرەفەر ئەیخەیەکی خۆیان لێدات. ئیدریس بەڕێیان دەکات کاتێک دەزانێت خەڵکی گەڕەکی خۆیان نی، بەڵام شۆفێرەکە قسەیەک دەکات و ئیدریس تووڕە دەکەن. بە یەک فیکە کوڕانی گەڕەک ڕێگا بە ئۆتۆمبیلەکە دەگرن. ئیدریس دەچێتە لایەن و بە شۆفێرەکە دەڵێت بڕۆ ئەو مارکێتە و واردنەوەیەک بۆ خۆت و هاوڕەکانت بهێنە و بڵێ لەسەر حسابی ئیدریس کۆچۆڤالیە تا دەگەڕێمەوە. داوای لێبوردن لە کچە ڕۆژنامەنووسەکە دەکات، دەڵێت قسمەت نەبوو کە خۆمان بتبینەوە. تاکسیەکی بۆ دەگرێت و دێنێرێتەوە ماڵەوە. اینجا دەچێتەوە گیانی شۆفێرەکە، لی دەپرسێت پێیان کوتی ئیدریس کێیە؟ ئەویش بەترسەوە دەڵێت بەڵێ و داوای لێبوردن دەکات. ئیدریس دەڵێت شێر و خەت دەکەیت، ئەگەر خەت بوو ئەوە ڕێگا دەدەم بڕۆیت، ئەگەری شێر بوو ئەوە چۆنم بووێت وە هەڵسوکەوتت لەگەڵ دەکەم. دینارەکە هەڵدەدات و پێش ئەوەی بکەوێتە سەر زەوی یەک جلەی زابتانی لێ دەدات. پێی دەڵێت نەگەڕیتەوە ئێرە و فێریش با ڕێز لە گەورەتر لە خۆت بگریت. ئیدریس دەگەڕێتەوە ماڵەوە. خزمەتکاری ماڵەکەیان ناوی سەعادەتە. لە دەرگا دەدرێت و دەبینین ئەلیچۆ هاتووە و لەگەڵ ئیدریسدا دەنیشێت تانان بخوات. ئەلیچۆ دەڵێت کە قارەمانی لەگەڵ پیاوێک بینیوە کە خەڵکی گەڕەک نەبووە، هەر هەمان پیاویشی پێشتر بینیوە ماوەیەک پێش ئێستا. ئیدی دەردەکەوێت کە ئەلیچۆ چاو و گوێ خێزانی کۆچۆڤالیە، هەرچیەک ڕووبدات ئەوان ئاگادار دەکاتەوە. ئیدی ئەوەیە دەڵێن قسە لە منداڵ یا لە شێت وەربگرە.
قارەمان و ئیدریس دەربارەی سەعدەدین قسە دەکەن. ئیدریس دەپرسێت کە ئەو پیاوە کێ و چۆن هاتۆتە چاڵ. قارەمانیش دەڵێت نازانم بەڵام دەیەوێت ببینێت. ئیدریسیش ڕازی دەبێت و دەڵێت بابێت ڕوبەڕ و یەک ببینیم. قارەمان تەلەفۆن دەکات و پێی دەڵێت کەوا باوکی دەیەوێت یەک ببینن. قارەمان دەچێتە لای دایکی کە ناوی سوڵتانە. پێی دەڵێت باوکی چووەتە دەرەوە و نازانم بۆ کوێ دەچێت. ئێستا کارەکتەری سەرەکی زنجیرەکە دەبینی. یاماش کۆچۆڤاڵی کوڕی بچووکی ئیدریسە کە دوورە لە خێزانەکەی و بۆ خۆی ڕادەبوێرێت و خۆش دەژێت. شەو درەنگە و کچێکی گەنج دەبینین بە ناوی سەنە کە خەریکە دەگەڕێتەوە ماڵەوە. کۆمەڵە گەنجێک توانجی لێ دەدەن و دەچنە لای. یاماش بە سوتفە دەبینێت و دەچێتە لای. بە گەنجەکان دەڵێت ئەوە کەپڵمە تاکووازی لێ بهێنن. بەڵام سەنە بەوە تووڕە دەبێت. بوتڵێک بەسەر یەکێک لە گەنجەکاندا دەکێشێت و دەبێتە شەڕ. یاماش خۆی پێ پیاوە و ئیدی ئەویش تەداخول دەکات. دوایی بەیەکەوە هەڵدێن تا دەگەنە ماڵی یاماش. لەوێ خۆیان دەشارنەوە و دواتر خواردن بۆ کچەکە حازر دەکات. کەمێک لەگەڵ کچە قسە دەکات و دەڵێت دەتوانیت لێرە بمێنیتەوە بە سەرەتا بڕۆ خۆت بشۆ. ئیدریس دەبینین کە لەگەڵ ئافرەتێک دانیشتووە ناوی مەلیکەیە. دیارەکە گۆرانی بێژە و دەست دەکات بە گۆرانی گوتب. ئیدریس بە دیار بێنی ئافرەتێکەوە گوێ لێ ڕادەگرێت و دوای تاوابوونی گۆرانیەکەش سوپاسی دەکات. سەنا خۆی دەشوات و دەچێتە لای یاماش. یاماش کوڕێکی لەخواترسە. ماشەڵڵا بۆیە دەڵێ بڕۆ ژوورەکەم بخەوە و منیش لە هۆڵەکە دەخەوە تا بێترس بتوانێت بخەوێت. جا تا ئێستاش خۆیان بەیەکتر نەناساند بوو. کاتێک هەریەکە و چووە ژووری خۆی سەنە بە دەنگی بەرز دەڵێت ناوم سەنەیە. ئیدریس کە دەگەڕێتەوە سەلیمی کوڕە بچووکی دەبینێت کە ئۆتۆمبیلێکی نوێی گرانبەهای کڕیوە. پێی دەڵێت ئۆتۆمبیلەکە بگەڕێنەوە و ئێمە نابێت خۆمان بەرزتر لە خەڵک نیشان بدەین. بۆ ڕۆژی دواتر سەنە لە خەو هەڵدەستێت و پارە لە جزدانەکە یاماش دەردەکات بۆ شت کڕی. یاماش وا دەزانێت سەنە هەڵهاتووە بۆیە دەرگای ژوورەکەی دەشکێنێت. بەڵام دواتر سەنە دەبینێت کە هەڵنەهاتووە. پێی دەڵێت چوو بۆ شت کڕی. لە کاتی ناخواردن سەنە پێی دەڵێت کە خاوەن ماڵەکەی دەری کردووە چونکە کڕی 6 مانگی نەداوە. یاماش دەڵێت من پارەکەی دەدەم. سەنە بەوە زۆر دڵخۆش دەبێت و پێی دەڵێت تۆ وەکو سوارچاکی ناو چیرۆکەکانی کەمێک قسەی ڕۆمانسی بۆ یەکتر دەکەن. دوای لە یەک نزیک دەبنەوە و یەکتر ماچ دەکەن. ئیدی کاتە خۆش و ڕۆمانسیەکانیان دەست پێ دەکات و بەیەکەوە دڵخۆشم. سەعدەدین دەبینین کە بەرەو گەڕەکی چاڵ دەچێت بۆ بینینی ئیدریس. منداڵ و گەنجی گەڕک بە نامۆی سەیری دەکەن و دەزانن کە کەسێکی نوێیە لە گەڕک. سەعدەدین بە ئیدریس دەڵێت دەیەوێت دەرمانی بێهۆشکر بێنێتە چەند کۆگایەکی ئەوان و بێ ئەوەی بە خەڵکی گەڕەکی بفرۆشێت. ئیدریس ڕازی نابێت و سەعدەدینیش بەبێت جەوی دەڕوات. یاماش دەبینین لە شوێنی کارەکەی بەڕێوبەر بانگی دەکات. یاماش ئیتارێکی هەیە کە بەڕێوبەرەکەی مەراکی لێدا و دەڵێت بۆ نای کوڕی چاک بیت و پێم بفرۆشیت. یاماش دەڵێت پارەی دنیام بدەنێ ڕازی نابم. اینجا لە ماڵەوە سەنە دەگەڕێتەوە دەبینێت یاماش و هاوڕەکەی خەریکی ماوەدی کیمیاین وا دەزانێت مادەی بیهۆشکەر دروست دەکات. دەست بە بۆڵە دەکات دەڵێت هاوار بە ماڵم هەردەمزانی سوارچاکی خەونەکانم هەر بە خەونی دەمێنێتەوە. یاماش و هاوڕەکەی پێدەکەنن دەڵێن باوەڕت هەوێت شیرینی دروست دەکەی فەرموتانیکە. ئەو جا باوەڕ دەکات و ئەویش پێ دەکەنێت. دواتر گیتارەکەی نیشان دەدات کە هی گۆرانی بێژێکی کۆن و لای ئەو زۆر بەنرخە. اینجا دەستنە ژوان و ئیدی عاشق و غەرامیات دەکەن. سینگڵیش بە هەر بڵی بتەقێ بۆ خۆی. سەنە دەڵێت خەونی ئەوەیە کە خۆشەویستی ژیانی لە پاریس داوای هاوسەرگیری لێ بکە. یاماش لایەنێک خەریکی گۆرانی گوتنە لەوێ پیاوێک دەیەوێت لە سەنە نزیک ببێتەوە. بەڵام سەنە لی دەدات و یاماش کە دەبینێت بۆی دادەبەزێت و دەبێتە شەڕ و هەرە. دواتر دەچنە دەرەوە و ئەلیچۆ بە بەردەمیاندا تێدەپەڕێت. دەچنەوە ماڵەوە و لەسەر جێگا یاماش بە سەنە دەڵێت کە بەیانی هاوسەرگیری لەگەڵ دەکات. یاماش نازانێت پارە لەکوێ پەیدا بکات. ناچار بڕیار دەدات گیتارەکەی بفرۆشێتە بەڕێوبەرەکەی. پێی دەڵێت خۆم تووشی ژنهێنان کردووە ئیتر ناچارم بیفرۆشم. سەلیم و قارەمان دەبینین لە هۆتێلێکن. قارەمان خەریکی ڕابواردنە لەگەڵ ئافرەتێک. دوایی بەیەکەوە هەردوو براکە دەڕۆن. کاتێک دایانەوێت سواری ئۆتۆمبیل بن تەقەیان لێ دەکرێت. دەبینین سەلیم بە گریانەوە دەگەڕێتەوە ماڵەوە. بە باوکی دەڵێت نەمتوانی براکەم ڕزگار بکەم ئەوان زۆر بوون. قارەمانی برا گەورە کوژراوە و ئیدریس بە چاوی پەرفۆرمێسکەوە دەچێت تا جەستەکەی بشوات. سەلیم لە ماڵەوە خەریکی گریانە. دایکە سوڵتان دێت و دەڵێت ئێمە کۆچۆڤاڵی هیچ کاتێک نابێت بەشکاوی بمان بین و دەبێت هەموو کات بەهێز بین. ئیدریس دەگەڕێتەوە و سوڵتان دەستی ماچ دەکات و دەڵێت مانەوە تەنها بۆ خودای گەورەیە خوددا لێی خۆش بێت. سەعدەدین دەبینین کە پێدەچێت کوشتنی قارەمان دەستی ئەوی تێدابێت. لەو کاتیش ئەو پیاوەی سەرەتا دەبینین کە قارەمان ئەشکەنجەی دەدا. دیارە کار بۆ سەعدەدین دەکەن و داوای پارەی لێ دەکات. ئەویش تووڕە دەبێت و فیشەک بە زەویەوە دەنێت. لە ماڵی کۆچۆڤالیەکان ئەلیچۆ دێت و بە ئیدریس دەڵێت دەیەوێت قسەی لەگەڵ بکات لە دەرەوە. ئەلیچۆ دەڵێت کاتێک تەقە لە قارەمان کرا ئەو لەوێ بوو. چەند پیاوێک قارەمانیان گول لە باران کرد و سەلیمیش ترسنۆکانە بەرگری لە براکەی نەکرد. بە بیستنی ئەمە ئیدریس وێران دەبێت و لە هۆش خۆی دەچێت. بە پەلا دەیبەن بۆ نەخۆشخانە. یاماش و سەنە دەچنە پاریس.
تەواوی ڕێگاکە بە پێکەنین بەسەر دەبێت لەلایەک تازیە و خەم و گریانە لەلایەکیش خۆشەویستی و پێکەنین و بەسمە دەیباتە چێشخانەیەکی پاریس و لەوێ داوای هاوسەرگیری لێ دەکات و خەونەکەی دەکات بەڕاست شەوەکەی بەیەکەوە نابا بە تەواو بوون بە حەڵاڵی یەکتر ئیدی ئێمە حەقمان بەسەریانەوە نییە چی دەکەن و چی ناکەن سعد لە بەردەم ئەو نەخۆشخانەیە کە ئیدریسی لێە بە پیاوەکانی دەڵێت ئیدریس لەناو ببن ئەوانیش دەڵێن پاسەوانی زۆری لێو جارێ ناتوانن پێیان دەڵێت کەوایە چاڵم بۆ وێران بکەن پیاوەکانی هێرش دەکەنە سەر قاوەخانی گەڕک و کولەبارانی دەکەن کوڕێکی گەڕک بە ناوی جۆلسن باوکی دەکوژرێت لە ئەنجامی تەقەکردنەکە اینجا پیاوەکانی سعد ئاگر بەردەدەنە یاریگاکەی گەڕک و کوڕێکی تری گەڕک بە ناوی میت بەستوونی کۆڵەکەەوە هەڵدەواسن لە ماڵەوە سەلی مەرخەفەت بارە سوڵتانی دایکیشی بێکەس ماوەتەوە دوو هاوڕێی منداڵی ئیدریس دێنە لایەن بەناوەکانی پاشا و ئێمی یاماش شەوی زاوایەتی بەڕێ دەکات و دەگەڕێنەوە خۆشەویستی خۆیان بۆ یەکتردا دەبڕن و پێی دەڵێت کارگیز بەجێ ناهێڵێت شەوەکەی دایکی دێتە بەر دەرگای و ئەوەی ڕووی داوا بۆ یاماشی باز دەکات دەڵێت کە دەبێت بگەڕێتەوە بۆ ئەوەی خێزانەکەی نەکەوێت یاماش بڕیار دەدات بگەڕێتەوە سەنە بەجێ بهێڵێت دەترسی ئەوەی هیچی بەسەر نەیەت ئافرین ئەوە بڕیار بوو هەرگیز بەجێ نەهێڵێت تەبعاً بەیانیەکەی سەنە هەڵدەستێت و چەندی دەگەڕێت یاماش نادۆزێتەوە اینجا یاماش دەگەڕێتەوە گەڕک دیمەنێکی فلاشباک دەبینین کە یاماش بەدەست و پەنجەی خوێناویەوە هەڵدەبرێتە سەر باوکی و هاواری بەسەردا دەکات لە ماڵەوە دەچێتە دەرەوە و دەڵێت مەگەر بە مردنم یان مردنت بگەڕێمەوە ئەم ماڵە اینجا ئەوەی چاوەڕوان نەکراو بوو دەبینیم سەلیم دەردەکەوێت یارمەتی دەری سعدە و دەستی هەبوو لە پلانەکان دژ بە خێزانەکەی و گەڕەکەکەی دیارە کە پلان بوو تەنها هەڕەشە لە باوکی و برای بکاتنەوە براکەی بکوژێت سعد دەڵێت ئیدی ڕووداوێک بۆ ڕوویدا ملیۆنێک دۆلارت پێدەدەم و بێدەنگ بە سەلیمیش دیارە سەگی پارێ و خۆی بێدەنگ دەکات لە ماڵەوە سەلیم بە بیستنی دەنگی یاماش دڵخۆش دەبێت و بە یەکتر شاد دەبنەوە شەوەکەی یاماش دەیەوێت بچێتە دەرەوە بەڵام سەلیم دەڵێت بە تەنها مەڕۆ نەوەک شتێکت بەسەر بێت بەیەکەوە دەڕۆن و یاماش لە دوورەوە سەیری سەنە دەکات دڵگرانە کە بێئاگادارکردنەوە بەجێ هێشتووە بەڵام ناچارە تاوەکو بە سەلامەتی دێڵێتەوە پیاوەکەی سەرەتا دەبینێت کە هەواڵی بە سعد دەدا بە بەرخۆیەوە قسە دەکات و خۆشحاڵە بە مردنی قارەمان لەو کاتە پیاوەکانی قارەمانی ڕەحمەتی دەچنە سەری و گوێبیست دەبن کە ئەو یارمەتی سعدی داوە پێیگرن دواتر پیاوێک و کچێک دەبینین کە لە ناو چەرخ و فەلەکن کاتێک لە بەرزین کچەکە بە چەقۆ پیاوەکە دەکوژێت و چەقۆکە دەداتە کارمەندێکی ئەوێ و دەڕوات لە ماڵی سعد یەکێک لە پیاوەکانی پاکەتێک دەهێنێت دەڵێت دیاریە بۆ هاتووە سعد دەترسێت و دەڵێت لەوانەیە بۆم بێت لەو کاتەی خەریکیکردنەوەی پاکەتەکەن لە پەنجەرەی دەرەوە بە باڵۆن ئەو پیاوەی هەواڵی قارەمانی دەهێنا و دەبرد بە بۆمبەوە پەرز دەبێتەوە پاشا دەبینیت کە دوگمەیەک دادەگرێت و پیاوەکە دەتەقێنێتەوە سعد و پیاوەکانی خۆیان ڕزگار دەکەن سەلیم و یاماش بەناو گەڕک پیاسە دەکەن یاماش منداڵی خۆی بەبیر دێتەوە کاتێک لەگەڵ باوکی دەهاتە گەڕک و شوێنەکانی نیشان دەدا سەنە دەبینیت کە دەچێتە لای هاوڕەکەی یاماش تا هەواڵی بزانێت هاوڕەکەی دەڵێت یاماش گیتارەکەی فرۆشت بۆ ئەوەی خەونەکەی تۆ بەدیبێنێت سەلیم ڕووداوەکانی ڕابردوو بۆ یاماش باز دەکات کە چۆن لەو ماوەیە دۆخی گەڕک ئالۆز بوو براکەیان جوماری لە زیندانە چونکە تەقیل و کۆمەڵە کەسێک کردووە دوایی دەبینین لە ماڵی قارەمان هەموو بە خەمباری بۆ مەرکی قارەمان دانیشتون جلی قارەمان دەهێنن بۆ یاماش تاکو لەبەری بکات چونکە لەمە دووە ئەو گەوری خانەوادەکەیە یاماش دەچێتە ناو خەڵکی گەڕک و خەڵکەکە نیکەرانن لەو خێرشانی کراوەتە سەر گەڕەکەکە بەڵام یاماش ئارامیان دەکاتەوە پێیان دەڵێت لەمە دووە ئەو کێسەکان چارەسەر دەکات اینجا پاشا دەگەڕێتەوە و دەڵێت نەمانتوانی سعد بگرین یاماش دەپرسێت کێ لەگەڵ قارەمان لە هۆتێلەکە بوو سەلیمیش دەڵێت تەنها من بوو یاماش دەڵێت خیانەت کارێک لە ناومان هەیە کە شوێنی قارەمانی بە ئەوان داوە سەلیمیش دەڵێت تۆ 10 ساڵ دەبێت ئاگاد لە خانەوادەکەمان نییە ئێستا چوزانی خیانەتکار هەیە سوڵتانی دایکیان گوێ لە مناقەشەکەیان دەبێت و دێتە ژوورەوە بە سەلیم دەڵێت بچۆ دەرەوە تا لەگەڵ یاماش قسە بکات پێی دەڵێت سەلیم ترسنۆکە و ناتوانێت هیچ بکات ئەوە توی کە دەتوانێت پارێزگاریمان لێ بکەیت و نەهێڵیت خێزانەکە پەرتەوازە بێت